لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 674 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان. بەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل لا أجد فيما أوحي إلي محرما على طاعم يطعمه إلا أن يكون ميتة أو دما مسفوحا أو لحم خنزير فإنه رجس أو فسقا أهل لغير الله به فمن اضطر غير باغ ولا عاد فإن ربك غفور رحيم. بەڵ خۆشەویستان و لە کۆتایی وانەی ڕابردوو هاتینە خزمەتە و ئاەتە و کەمێکمان لێ باس کرد. رب العالمين سبحانه وتعالى فرمان پێغەمبەرەکەی دەکات صلى الله عليه وسلم کە پێیان ڕابگەینی کە لە پێش ئەوە لە ئاەتەکان پێشتر باز لە هەڵسوکەوتی موشریکەکان دەکات لە تەحلیل و تەحریم بغەیری ما أنزل الله. ئیتر دەفەرمێ پێیان ڕابگەینە قل لا أجد فيما أوحي إلي نابینمەوە لەو شتانەی لەو وەحیەی کە لە بۆم هاتیە. قل لا أجد فيما أوحي إلي محرما هیچ شتێک نابینم کە حەرام بی لەو وەحیەی لە بۆم هاتیە على طاعم يطعم لۆ کەسێک کە بیخوا إلا ئەو چەند جۆرە نەبی إلا يكون ميتة إلا ئەوەی کەوا حیوانێک مردار بۆوە بی ئەو دەمە مەسفوحا یان خوێنێک کەوا لە بەری بڕوە أو لحم خنزير يان گۆشتی بەراز فإنه رجس لەبەر ئەوەی پیسە أو فسقا أهل لغير الله به یان دەرچوون بی لە تاعەتی خوای گەورە بۆی کەوە حیوانێک سەر ببڕدرێ ناوی ئەڵڵای لەسەر نەهێنرێ لە بۆ غەیری ئەڵڵا سەر ببڕدرێ فمن اضطر غير باغ ولا عاد ئیتر ئەو حەرامانەش هەر کەسێک ناچار بوو بیخوا بەڵام غەیڕە باغین واتە تعەدا لە کەس نەکا و حەقی کەس پێشێل نەکا ولا عادن و هەروەها تەجاوزیش نەکا لە قەدەری پێویست فإن ربك غفور رحيم أو پروردگارت غفورة وات لێبوردەیە وەڕەحیمیشە خۆی گەورە بە بەزەیە سبحانه وتعالى. بەڵێ خۆشەویستان قل لا أجد فيما أوحي إلي پێیان ڕابگەینە ئەوەی کەوا لە وەحی لۆ من هاتێ هیچ شتێک نابینمەوە کەوا حەرام بی وەکو خواردن لە بۆ کەسێک بیخوا مەگەر حیوانێک مردار بۆ بی ئەو دەمەن مەسفوحا ئەو دەمەن مەسفوحا دەڵێ وهو الدم الذي يخرج من الذبيحة عند ذكائها کاتێکەوە حیوانێک سەر دەبڕدرێ ئەو خینەی کەوا لێی دەڕوا پێی گوت دم مسفوح فإنه الدم الذي يضر احتباسه في البدن ئەو خینە کە ئەگەر بمێنێتەوە لە لاشەی ئەو حیوانە ئەوە زەرەری دەبیتن ئەگەر مردار بیتەوە تەمەن ئەو خینە ناو لاشەی ببینێتەوە دەبیتە مەزدەرەک و دەبیتە سەرچاوەیەک لە بۆ زۆربوونی أنواع ميكروبات فإذا خرج من البدن كاتك ودردسي لبدني أو حيوانة زال الضرر إتر زرركي دروا زال الضرر بأكل اللحم لو حالتي بابني كخينكي لبدروا لو حيوانك سرد بالريبة والشو الشرعية كوا بابلين الشرع بالريال سردا لو حالتي كخينكي للاشة زيادة بيتوا طبعا دول سرسي خينك زيادة بيتوا بوشوية ئەوەی ئیتر ئەو گۆشتەی کەوا دەمینێتەوە لە دوایی ئەوەی کەوا خوێنەکەی لەبەر دەڕوا زال الضرر بأكل اللحم ئەوە هیچ زەرەری نییە گۆشتەکە بخورێ. ومفهوم هذا اللفظ أن الدم الذي يبقى في اللحم والعروق بعد الذبح أنه حلال طاهر.
کەواتە ئەو دەمەن مەسفوحە ئەو خینەی کەوا لەبەری دەڕوا پاش ئەوەی کەوا سەر دەبڕدرێ ئەوەیان حرامە، بەڵام ئەو گۆشت ئەو بڕەخینەی کەوا دەمینێتەوە گوتمان لە کات سەربڕینی حیوان بەو شێوە شەرعیە کەوا بڕیاری لەسەر درایە، طبعاً دوو لەسەر سێی خوێنی لاشە ئەو حیوانەی لەبەری دەڕوا، ئەوەی تر دەمینێتەوە لە جەرجی لە فاتەڕەشەی یاخود لە ناو گۆشتەکەی بای ئەو هەندە دەمینێتەوە، ئەوەیان هیچ زەرەرێکی نییە، هیچ زەرەرێکی نییە و حەدیثی شەیەکەوە ئەو خینێکەوە وەکو دواتر ئەشارەت پێ دەکەین ئەوەی لە جەرجیتی ئەوەی کەوا لە فاتەڕەشەیتی ئەوەی کەوا لە ناو خینەکەی لە ناو گۆشتەکەی دەمینێت بای ئەوەندە ئەوە هیچ شەرعەن ئیشکای لەسەر نییە و طبیەنش ئەو مقدارە نامینێتەوە کەوە زەرەری هەبی و دیارە باشترین شێوازیش لە بۆی کەوە گۆشتی حیوان سوودی لێوەربگیرێ پێویستە ئەو خینەی حیوان لێی جیا بکرێتەوە کەوا باشترین ڕێگاش لە بۆ جیابوونەوەی خین و یاخود دەرچوونی ئەکبەر کەمیە خین لە حیوان لە بۆ ئەوەی کەوا گۆشتەکەی بەکار بێ لە بۆ خواردنی بەشەری ئەو سەربڕینەیەکەوە لە شەرعدان درایە کە پێویستە با بڵێن بۆڕی هەوای و بۆڕی هەناسەی و بۆڕی خۆراکی کەواتە مەری و هەروەها حلقوم بە عەرەبی پێی گوترێتە بۆڕی خواردن و هەروەها بۆڕی هەناسەی ببڕدرێ و هەروەها وەدەجەین ئەو دوو دەمارە گەورەی کەوا لە ملیتی دەبڕدرێ باشترین شێوازی یاخود طبیەن باشترین شێوازە لە بۆ ئەوەی کەوا سوود لە گۆشتی حیوان وەربگیرێ بەو شێوەی سەر ببڕدرێتن کەوا هیچ ئازارێکی لە بۆ حیوانێک تێدان لەبەرەوەی لە خلالی بڕینی خین لە مێشک بە 3 سانیە هیچ ئازارێک هەست پێ ناکە ئەو حیوانە لەبەرەوەی مرکزی ئیحساس و مرکزی هەستکردن بە ئێش و ئازار کە لە مخە لە دوای ئەوەی کەوا خینی لە دەبڕێ تەمان لەگەڵ سەربڕینەکە خوێن لە مخ دەبڕێ و خوێنی پێناگاتن لەو حاڵتەی بە 3 سانیە ئەو مرکزێکەوە پێگوت مرکز ئیحساسی بالئەلەم هەستکردن بە ئێش و ئازار هیچ شعوری پێوە نامینێ واتە فعلا لە هەموو ڕێگاکانی تر ڕفقی زیاتر تێدا بۆ حیوانە بە هەر ڕێگاش کە سەربڕێ لە خلالی 5 تا 10 دقە ئەو حیوانە هەست بە ئێش و ئازار دەکات فقط بەو ڕێگایکەوە لە شەرعدانرا بە 3 سانیەی ئەو مرکزی ئیحساس بە ئەلەمی نامینێتن هەست بە ئێش و ئازار ناکاتن ئەوی تریش بەو شێوەیەکەوە هەر لە شەرعوا بڕیاردرایەکەوە فەقەراتی پشتی و ئەو حەبلی شەوکەی کە تێیدا لە سەرەتادا جیا نەکرێتەوە تاوەکو حرەکات ئەبابنێن ئەو ئەعسابانەی کەوا لە بۆ ئەطرافەکان چوینە لە بۆ دوولاقی پشتەوەی و هەروەها دوولاقی پێشەوەی دەست بە حرەکە دەکەن و ئەو خینەکەتەیاندا ئەکبەر قەدر ممکن بابنێن لە خینەکە دەردەچیتن ئیتر وەکو گوتمان طبیەنیش صحیەن باشترین طریقە لە بۆ ئەوەی کەوا ئینسان سوودمەند بی لە گۆشتی ئەو حیوانە ئەوەیەکەوە بەو شێوە شەرعیەی سەر ببڕێ بەڵام ئیتر ئەو خینێکەوە لەبەری دەڕوا وەکو دەمەن مەسفوحە حرامە لەبەرەوەی بەڕاستی خین وەکو طبیەنیش دیارە وەسەتێکە لەبەر زۆر سەبەب کەوا نای بخورێتەوە یەکەمیان کاتێکەوە ئەو حیوانە نەخۆش بی لە ناو خینی میکرۆبەکان زیاد دەکەن کەواتە مەزدەرێکە لە بۆ نەقلبوونی نەخۆشی ئەگەر ئەو حیوانە نەخۆش بیتن لەو نەخۆشی لە بۆ ئینسانەکەی و هەروها هەر لە ڕێگای خینیشە کاتێکەوە عملیاتی میتابۆلیزم یاخود عملیاتی ئەیضی پێدەگوترێ بە زمانی عەرەبی تەمثیلی غذایی پێدەگوترێ ئەو عملیاتانە ئەو کارلێکانە لە خانەکانی لاشەی ئەو حیوانە ڕوودەداتن لە بۆ ئەوەی کەوا ئەو خۆراکەی کە دەیخوات تەحویلی بکات لە بۆ تاقە پێدەگوترێ عملیاتی میتابۆلیزم یاخود تەمثیلی غذایی هەندێک نەواتیج و پاشەڕۆکی لێ بە پاش دەکەوی ئەو نەواتیجانەش ئەو بابڕین پاشماوانەی عملیاتی ئەیضی هەر لە خلالی خین نەقل دەبیتن لۆ ئەوەی کەوا بە شێوەیەک لە شێوازەکان کە خوای گەورە وای دروست کردیە ئەو لاشەی ئینسان و حیوانش هەروایە لە ڕێگای خینەوە ئەو نەواتیجە زەرەرمەندانە لە لاشە دەچنە دەرێ ئەو دەچێت لە ڕێگای کۆئەندامی میزەڕۆبی یاخود کۆئەندامی با بڵێن ئەمعا و چی پێ دەڵێن لە ڕێگای میزۆبی یاخود لە ڕێگای پاشەڕۆبی یاخود لە ڕێگای عەرەقەکردن بیتن ئاخین ئەو پاشەڕۆکانە یاخود ئەو نەواتیجانەی لە عملیاتی میتابۆلیزم دروست بۆ لە ناو لاشە
فڕی دەداتە دەرێ ئیتر کاتێکەوە حیوان سەردەبڕێت طبعاً ئەو خینە ئەو پاشەڕۆکانە ئەو نەواتیزانەشی تێدا لێ بە هەموو شێوەیەک حرامە بخورێ لەبەر ئەوەی هەر شتێک کە خوای گەورە حرام کرد بە تەئکید زەرەری تێدا ئیتر یەک لەو شتانێکەوە خوای گەورە حرام کردێت چییە؟ دەمەن مەسفوحە خینێکەوە لەبەر ئەو حیوان دەڕوات کاتێکەوە سەردەبڕێ لەبەر ئەو ئەسبابانەی کەوە باسمان کرد ئەو لەحمە خینزیر و هەروەها ئەوەی کەوا حرام کرایە بە وەحی لە بۆ پێغەمبەر هاتێ صلی الله علیه وسلم چییە؟ گۆشتی بەراز لەبەرەوەی وەکو لە تەفسیرەکان دەی لتعودیه ئەکل النەجاسات لەبەرەوەی خینزیر گیان لەبەرێکە تعودی لەسەر ئەوەی کەوا چشتی پیسە دەیخوا بە تەئکید خواردنی گۆشتی بەراز کە خوای گەورە حرامی کردیە لە صالحی ئەو بەشەرەیە لە صالحی ئەو بەشەرەوەی خواردنەکەی بە تەئکید زەرەری هەیە ئیتر دەفەرمێ فەئینەه ریجس ئەوجا لە بۆ خینزیرەکەی دەگەڕێتەوە بە تایبەتی لەبەرەوەی پیسە ويأخذ وكواندق لزانان دفرمي هذه الأشياء الثلاثة واتە مردار بۆوە وهروها خين كلبر حيوان دروا وهروها خنزيرش هر هميان بفعلي هر سيشي هر بيسا أي خبثا نجسا مضرا واتشتيشي بيسا نجاست تدا وهروها زرري تدا حرمه الله سبحانه وتعالى لطفا بكم رب العالمين لتان حرام كرديا وكو لطف ورحمتك بنجو ونزاهة لكم عن مقاربة الخبائث تاكبتان باريزي لشتي بيس نزيك نبنوا أو فسقا أهل لغير الله به وهروها زورك لحيوانيش أوانك وحلال كرا بخوري قلت ما قر مردار بتو ناخوري لمرو لبزنو لرشولاخ لا بتايبتي بابن لو صار نوعيك وبيقوت الأنعام أوانا حلال الخوارنا كاتك وسر بري بلام كمردار بيتو ناخوري زاري وايا سرج دبري هر حرامة بخوري لو أهل لغير الله به لبروي لكاتي سر برينا كيناوي غير الله لسرهين درايا لبو غير الله سر بردرايا سبحانه وتعالى وزاوكو دلي فسقا أي خروجا عن الدين كواتدرسون لدين كاتك وحيوانك سر دبرنا لبو غير الله أهل لغير الله بي كواتلو كاتك وأهل لإهلال وهات إهلال وترفع الصوت لكاتك وسربرا وحيوانا دنك برز كرايتوا بناوك وغير الله سبحانه وتعالى بو غير الله سربر درايا هل وقول آتك بيشتوزفون ولا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه وإنه لفسق لو اندرش إشارة ما بيدا كوا حيوانك لبو غير خوا سربرا ناي خواي لسر نهين درائتر أوانا لو آتدا فرمي أوشتانا خواي قور بوحلو من ناردك وحرامة حيوان مردار بو خينك لا حيوانك بروا كاتك وسرد بردري حرامة خواردني وهروها قوشتي خنزير قوشتي براس وهروها أو حيوانك لكاتي سربريني ناوي غير الله لسرهين درا فمن اضطر بلام هركسك ناسار بو أي أصابته الضرورة الداعية إلى تناول شيء مما ذكر بلام هركسك حالتشي ضرورتي بسرداهات ناتسار بو يكك لو حرامانا بخوا بلام بشرتك غير باغ ولا عاد غير باغ أي على مضطر مثله تارك لمواساته كواتا بوشوش لك ذاته غير باغ واتا تعدانك لكسك كوا وكوي استا محتاج بيخوا تعدى لوينك وياخذ أو مريد لأكلها من غير اضطرار بوشوش لك ذاته غير باغ واتا ناتسارنية بيخوا بلام أو ديت تجاوزي أو حالة دكاتن ديتن لكاتك واشتي حلال هي بخوا ودتيتن أو اشتي حرام بخوا أو ها نبي ولا عاد متجاوز غير قدر حاجتي من تناوله كاتك وادي إخوا نابي تعداج بكواتا بيست أو هند بخوا كوا كفايتي تيوبي لمردن باريز راو دبي كو إنسان كاتك كوا فترة زمن يقول هيز نخوا معرض له مردن كاتبي أو هند بخوا كوا لمردن نزاتي بدا تجاوز نكا لو حالته كوا تغير باغين بوشوي كليك مان داوا واتا هشتانا جيشت حالتي ناساريو هشتانا جيشت حالتي وحلالش موجودة بسيت حرامك بخوا أو جائز لي ولا عاد تجاوزش نكا كر هي چیز نبي تنها أو حرامها بخوا أو هند بخواتن كوا لمردن بباريزي تجاوز نكا لقدر بيوستي خوي أجر لو حالتي
بەو شێوەی یەک لە حەرامبووەکانیش بخواتن بەڵام بە شەرتی غەیرە باغ ولا عاد فإن ربك غفور رحيم لەو حاڵەتەی پەروەردگارت غەفورە سبحانه وتعالى لێ بوردەیە وەڕەحیمیشە ڕەحمەتی زۆرە بەرامبەر بە بەندەکانی لا يؤاخذه لەو حاڵتێکەوە ناچارە بیخوا لەو حاڵتێک کە ناچارە بیخوا بەو دوو شەرتەی تەجاوز نەکە لە خودی شتەکەیکەوە مەوجود بی حەلال ئەو بچی حەرام بخوا و هەروە تەعەداش نەکە بۆی کەوە لە قەدەر پێویست خۆی زیاتر بخوا ئەگەر لەو حاڵەتەی خواردیشی ئەوە پەروەردگارت غەفور و ڕەحیمە لا يؤاخذه سزای نادا و خوای گەورە سبحانه وتعالى بە گوناح لەسەری نانووسی دیارە ئەوەتە بەڕێزان ئەحکامی زۆر تێدا کە زانایان قسان لەسەر کردێ بەڵام لەبەر تەواوبوونی کات لێرەدا دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهاتوو دێینەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون